ئێستا دەمانەوێت بزانین پێگەی منارە لە لای مامۆستا شەیما واتە چی؟ منارە بۆ تو چ دەگەینیت؟ بەڕاستی منارە یاخود قەڵا هەردووچیان ڕەمزی پیرۆزن لە شاری هەولێر. هەر کاتێک ناوی قەڵا دێنی منارەکەشی لەگەڵ دێ، کەواتە منارە لەگەڵ قەڵا پێکەوە بوونەتە دەستە خوشکی یەکتر. شوێنێکی سەرنج ڕاکێشە بە تایبەتی لە بۆ گەشتیار، ئەو کەسانێک کە دێنە شاری هەولێر پێیان خۆشە سەردانی منارە بکەن، سەردانی قەڵا بکەن، لەبەر ئەوەی ناسینەوەی هەر وڵاتێک هەر شوێنێک پەیوەستە بە ڕەمزە. شاری هەولێریش ئەو دوو ڕەمزە پیرۆزیدایە کە ئەوانش قەڵا و منارەنا، بۆیە هەر کەسێک کە دێتن پێخۆشە سەردانی ئەو دوو شوێنە پیرۆزە بکاتن. وەکو منارە ئەگە پانی کێوە پانتاییەک دروست دەبی، ئەو پانتاییە لەسەرەوەڕا کە بە باریکی دێ هەتاکو دەگاتە خوارێ خۆتان دەزانن ئەوە منارەکە فۆرمەکەی چی بەسەردێ، وەکو پانتاییشی باریک دوایێ لە خوارەوە بڕک بەریتر، لە خوارەوە زیاتر بەریتر. اینجا بەڕاستی ئەو پانتایە من وەکو منارەش بەڕاستی سمبولێکی دیار و جوانی شارەکەمە، شاری هەولێر و کوردستانیش. لە هەمان کاتدا ئەو منارەیە دووبارە بوویتەوە، مەسەرن بۆ نمونە وا بزان لە شاری دووس شێوازی ئەو منارەی هەولێر دووبارە بوویتەوە بەس بە شێوەی کورتتر. دەستم کرد بەو پرۆژەیە وەکو پرۆژێشی هوەری خۆم. بەڕاستی پرۆژەکەشم دەست پێ کرد لە منارەی یەکەمەوە لە بۆ کۆمەڵێ منارە، یعنی ئیتر ئەو منارانە لای من بوو بە بابەتگرین. مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە دەبین لەو دەستی چەپم منارەیەکە مناسبەکە شاتیە، یعنی وەلو ئێستا دروستم نەکردی وازام نازام تاریخی لەسەریاننا، وازام ساڵێک دەبی مەولودە، یعنی مەولودی پێغەمبەر دوودی خوای لەسەربی، یعنی وەکو هەولێر وەکو لایەنێکی ئاینی. لێرە منارەکە دەبینی ئەو فۆرمەی کە دەیبینی وەکو منارە لەسەرەوەڕا دەفە و مانگە و کەلیماتی بابرین پیرۆزی الله ئەکبەری لەسەر تاکو دێتە خوارەوە دەفزەن لە ژن و لە پیا و لە هەتا دێتە خوارەوە ئەوە مەولودە و ئیتر لە دوورەوەش قەڵای هەولێرە، لە لای قەڵای هەولێرەوەش لە دەرگای دەواازەی قەڵاوە طبعا ئەوە خەڵک دێتە خوارێ و دەفزان ڕاوەستاینە. عەلا کولین شێوەیەشی ئاینی بابەتی ئاینی خۆ دەگرێ. تابلۆیش کەم کە ناودەنجی زیاتر وەرگرت، تابلۆیەکەشم بە ناوی شیرین تەشی دەڕێسێ، ئەوە لە گۆرانی مەزهەری خاڵقی شیرین تەشی دەڕێسێ. بەڕاستی ئەوە بە باڵای منارە شیرینە تەشی دەڕێسی، ئیتر کە دێتە خوارەوە دەبێتە گوندێک، دەبێتە ئاوێنە لە ناویتی، دەبێتە ئەوە.